کاتێک لافاو دێت ڕەنگە دیوارەکان بڕوخێنە ڕەنگە خانووەکان تێک بدات بیناکان هەمووی تێک بدات بەڵام هەرگیز ئەو گیانی پێکەوە بوون و ڕۆحیەتی هاوکاریە هەرگیز بەتایبەت کە لەناو کووردا هەیە هەرگیز ناتوانێت بیفەوتێنێت یاخود بیوەستێنێت و ئێستا سەرنجە ڕایکەشم بۆ لای هەواڵێک کە بۆ شاری چەمچەماڵ بۆ ئەو لافاوەی کە ڕووی لە شاری چەمچەماڵ کرد کە زەرەر و زیانێکی زۆر گەورەی گەیان بە شاری چەمچەماڵ لە ئێستادا لە شاری کەرکووک کەمپینێک ڕاگەیەندراوە بۆ کۆکردنەوەی کتێب بۆ کتێبخانەی گشتی شاری چەمچەماڵ وەکو بینیمان لە دیمانەکانی هەفتەی ڕابردووە کە کتێبخانەی گشتی شاری چەمچەماڵیش بێگومان بێبەش نەبوو لەو زەرەر و زیانە گەورانی کە بەهۆی لافاوەوە ڕووی لەو شارە کردووە لە ئێستادا کەمپینێکی گەورە ڕاگەیەندراوە لە شاری کەرکووک بۆ کۆکردنەوەی کتێب سەرچاوەکانی کتێب بۆ کتێبخانەی گشتی شاری چەمچەماڵ بێگومان ئەم کەمپینە لەلایەن کۆشکی ڕۆشنبیری و هونەری کەرکووک و سەنتەری ڕۆشنبیری کەرکووک و بە هاوکاری چەند دەستگایەکی دیکە ئەم کەمپینە گەورەیە ڕێکخراوە. ڕۆشنبیر و هاوکاری هەماهەنگی لەگەڵ سەرۆکایەتی ڕۆشنبیری ژمارەیەدا و دەستگای تری ڕۆشنبیری لە شاری کەرکووک و ژمارەیە لە کتێبخانەکانی شاری کەرکووکدا کەمپینێکمان ڕاگەیان بۆ کۆمەک و هاوکاری کتێبخانەی چەمچەماڵ کە لە نەتیجەی ئەو باوباران و لافاوی چەند ڕۆژی ڕابردووە زەرەر و زیانێکی زۆری بەرکەوتووە بۆ ئێمە لەو سۆنگەی خەمخۆریمان دڵسۆزیمان بۆ کتێب و هەروە لە سەنگەی دڵسۆزیمان بۆ کتێبخانەی چەمچەماڵ و شاری چەمچەماڵ ئەم ناوەندانە ئەم ژمارە لایەنانە کەمپینەکەمان ڕاگەن کەمپینەکە ماوەی 10 ڕۆژ بەردەوام بەبێ تاکو ئێستا ژمارەیە زۆر کتێب هاوکاری پێشکەش کراوە بڕیاریش وایە وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی عێراق ژمارەیەکی تری زۆرتر کتێب و نامیلکەی چاپەمەنی وەزارەت پێشکەش بە کتێبخانەی چەمچەماڵ بکات و سەردانیان بکەین لە کەموکۆڕی پێداویستیەکانیان بکۆڵینەوە.